چالاکوانانی کوردی نیشتەجێی بەریتانیا لە ڕێگەی چالاکیە جۆرەجۆرەکانیان گەندەڵی و ستەمی بەرپرسانی هەرێم و دوو حیزبی دەسەڵاتدار دەگەێنن بە پەرلەمانتاران و پەرلەمانی بەریتانیا. وێڕای پشتیوانی و پاڵپشتی داواکاری هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم چالاکوانە کوردەکانی نیشتەجێی بەریتانیا بە گردبوونەوە و خۆپیشاندان لە ڕێگەی پەرلەمانتارانەوە دەیانەوێت فشار لە بەرپرسان و دوو حیزبی دەسەڵاتدار دروست بکەن بۆ ڕاوەستاندنی گەندەڵی و جێبەجێکردنی داواکاری و مافەکانیان. نیشتیمانمان بۆ بەجێنێشتوە کە ئەوان بیخۆن و بیبڕن و بیکەن. ئێمە هاتوونە ڕاستە لێرەینە مناڵەکانمان پەروەردە دەکرێن بە پەروەردەیەکی ئەوروپی بە سیستەمێکی باش، بەس ئێمە هەمیشە دڵمان لە نیشتیمانی خۆمانە. لێرە دەمانەوێت لۆبی دروستکەین لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی ئەو وڵاتانە بە تایبەتی لە بەریتانیا دەنگی خۆمان بگەێنین بەوان وەگەیاندوشمانە ئەوەی ئەوان دەڵێن ڕاست نییە، ئەوەی ئێمە دەڵێن ڕاستە. ئێمەیان ئاوارە و دەربەدەر کردووە، دەیانەوێت لەسەر حیسابی ئێمەمانان و ئەوانەی کە لەوێ بەجێمانێشتون بیخۆن. بەشێک لە چالاکوانەکانی کورد دەڵێن بانجامدانی خۆپیشاندان و گردبوونەوە و گەیاندنی دەنگمان بەڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بە تایبەت پەرلەمانی بەریتانیا دەمانەوێت گەندەڵی و نادادی بەرپرسانی هەرێم بە تایبەت و حیزبی دەسەڵات بەوان نیشان بدەین و فشاریان لێ بکەین بۆ کۆتایی هێنان بەو زوڵم و ستەمەی دەرحەق بە هاوڵاتیان و موچەخۆران دەکرێت. لێرەش ئامانجمان لەم کۆبوونەوانە ئەوەیە کە ئەم وڵاتانە ئەو نەعەدالەتی و نایەکسانیانە ببینن کە لە هەرێمی کوردستانە ئەکرێ. ئێمە زۆربەی کۆبوونەوەکانمان خۆپیشاندانەکانمان بۆ ئەوەیە بۆ ئەوەی کە ئەو چالاکوانانە ئازاد بکرێن، مافی ئازادی ڕادەربڕین هەبێت لە کوردستان و بەناحەق ئەو چالاکوانانە نەکرێنە زیندانەوە لەسەرەوەی کە پەیامێکیان هەیە، لەسەرەوەی کە ناڕەزایەتیەک دەرەبڕن بەرامبەر ئەو حکومەتە. ئێمە زیاتر لە هەوڵ و بەردەوام بوونین بۆ ئەوەی کە دەنگی چالاکوانانی کوردستانیش بگەێنینە هەموو دنیا و بۆ ئەوەی کە هەموو بتوانین بە ئازادی مافی ڕادەربڕینمان هەبێ. ئەو چالاکوانانە کە خۆشیان لە دەستەم و گەندەڵی بەرپرسانی دوو حیزبی دەسەڵاتدار هەرێمی کوردستانیان بەجێهێشتووە باس لەوە دەکەن وەک چۆن لە نیشتیمان ناڕازی بوون بەرامبەر دەسەڵاتی گەندەڵ و نادادی بەرپرسانی هەرێم لێرەش لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوامن. دەسەڵاتی دادوەری لە سنوور دەچووە، متمانەی خەڵک بەدەستگا و دەسەڵاتی دادوەری هۆکاری هاتن بۆ ئەوروپا گەنجان زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەعەدالەتی کۆمەڵایەتی، نەعەدالەتی ژیان و نەعەدالەتی لە ئەوەی کە دوو چین دروست بووە لە هەم لە عێراق و هەم لە کوردستانیش لە دەست زوڵم و ستەمی حیزبەکانی دەسەڵات کە بریتین لە یەکێتی و پارتی و ئەوانی کە شەریکن لە حکومەت لەگەڵیانە. لێرەش ئێمە هەر وەکو چۆن ناڕازی بوون لەو حکومەت و دەسەڵاتە و کۆچمان کردووە لە زوڵم و ستەمی ئەوان، لێرەش بە هەمان شێوە هاتوین داوای ئەو مافە سەرەتانەیەکەین کە هاونیشتێمانەکانمان لە وڵاتەکەی خۆمان کە لێبەشن لێی. بەهۆی ئەوەی لە ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم لە ڕێی فشارەکانی پەرلەمان و پێشکەشکردنی پاکێجەکانی چاکسازی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ئامادە نەبوون چاکسازی لە حکوومەت و شێوازی بەڕێوەبردننی وڵاتدا بکەن، هاوڵاتیان ناچار بوون بۆ ئەو مەبەستە ڕێگەی شەقام و دادگاکان بەکار بهێنن.